لێک نزیکبوونەوەی پارتی و یەکێتی و باسکردن لەوەی کە ئەو دوو حزبە سەرقاڵیەوەن ڕێککەوتنێکی نوێ بکەن کاردانەوەی لە ناوخۆی یەکێتی و لایەنەکانی تر لێکەوتۆتەوە. هەرچەندە پارتی و یەکێتی بە فەرمی نەیانوتووە کە دەیانەوێت ڕێککەوتنێکی دوو قۆڵی نوێ بکەن، بەڵام ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت پارتی خەریکە لە دەستپێشخەریەکەی بارزانی پەشیمان دەبێتەوە و گفتوگۆی ڕێککەوتنامەی استراتیژی دووەم لەگەڵ یەکێتی دەکات. ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی لە لاپەڕەی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک نووسیویەتی پارتی ئەوەندەی هەوڵ دەدات یەکێتی تێکەڵی هاوکێشەکانی خۆی بکات نیو ئەوەندە بۆ چارەسەرکردنی ڕاستەقینەی قەیرانەکان ئامادە نییە. دەشڵێت پارتی بە دەستێکی کراوە و دڵێکی سەخیەوە بۆ یەکێتی هاتۆتە پێش. ئارێز عەبدوڵڵا باسی لەوەش کردووە کە ئەگەر ئەوە بەنیاز پاکیش لێک بداتەوە هێشتا ماستەکە بێمو نابێت. هاوکات بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی دەڵێن پارتی و یەکێتی دەیانەوێت لە هەنگاوی یەکەمدا خۆیان ڕێک بکەون. یەکێتی و پارتی خۆیان ئیتیفاقکەن پێکەوە بتوان پەرلەمان سەر لە نوێ دروست بکەنەوە بە تەنیا نایکەن کە خۆیان ئیتفاقیان کرد ئەو جادیان بۆ لای لایەنەکان لەوانەیە ڕوو لە یەکگرتوو بنێن لەوانەیە ڕوو لە کۆمەڵ بنێن لەبەرەوە کاراکردنەوەی پەرلەمان و سەر لە نوێ دروستبوونەوەی حکوومەت واتە سەوڕەکەم نابێ بگاتە مانگی سێ بە حکمیەوەی ئەوەی کە ئێمە ئاگامان لێبێ ئەمریکاش لەسەر خەتە زەختی لە هەردووکیان کردو بە تایبەتی یەکێتی و پارتی نابێ ئەم دۆخە بەم شێوازە تێبپەڕێ. لەسەر ئەم هەوڵەی پارتی و یەکێتی محەممەد حەچیم کارجێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بە میدیای حزبەکەی ڕاگەیان پارتی دەیەوێت لە سەردانەکانیدا بۆ لای لایەنەکان کات بکوژێت. بەرپرسانی کۆمەڵی ئیسلامیش دەڵێن گەڕانەوە بۆ ڕێککەوتنی دوولایەنە درێژەدانە بە قەیرانەکان. هەموو ئەو قەیرانانەی لە ڕابردووە دروستبووە تا ئێستاش خەڵک پێوەی دەناڕێنە لە ئەنجامی اتفاقی استراتیجی و ئەو داوەشکردنەی کە لە ڕابردوو لە بینی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. ئەمەش تەجروبە بکەنەوە دیسان بێنەوە سەر ئەوە دیسان 25 ساڵی کە دەبێەوە ڕای شێشینەوە بەڕاستی نەخزمەت بە خۆیان دەکاوە نەخزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان و بە پرسی هەرێمی کوردستان دەکات. بەرپرسانی پارتی بەردەوام بە گرنگجیەوە باس لە پەیوەندەکانیان دەکەن لەگەڵ یەکێتی و هەروەها بەشێک لە بەرپرسانی یەکێتیش هەمان بۆ چوونیان هەیە، بەڵام ئەو دوولایەنە دەیانەوێت جارێکی دیکە کۆ ببنەوە کە دەبێتە سێ ئەم کۆبوونەوەی نێوانیان لە دوای پێشنیازەکەی بارزانیەوە. لە کاتێکدا پارتی دەبوو لە دوای کۆبنەوەی دووەمی لەگەڵ یەکێتی سەردانی لایەنەکانی بکردایە، بەڵام تا ئێستا چاوەڕوانی وەڵامی یەکێتیە. ڕێبەرکاکە یەنارتی هەولێر.